ئێرە سنتەری ناحیەی بالیسانە لە سنووری خۆشناوەتی. ماوەی 7 ڕۆژە ئەو ڕێگا سەرچیا لە بەردەم هاتوچۆی بازرگانی داخراوە. دانیشتوانەکەی بە مەبەستی جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەو هەنگاوەیان گرتۆتە بەر. چاوەڕوانن یەکەی ئیداری سنوورەکە و حکوومەتی هەرێم بە دەنگ داواکاریەکانەوە بچێت. ئێمە وەکو خەڵکی ئەم ناوچەیە خەڵکی ناحیەی بالیسان کە ژمارەی گوندەکانی 13 گوندە ماوەی 6 ڕۆژە هەڵساوین بە ڕێگرتن داخستنی ئەم ڕێگا بەدەم بار هەڵگرەکان نامانەوێت هیچ بار هەڵگرێکی بازرگانی بێردا ڕەت بێت. تەمان ڕێگامان لە خەڵکی ئاسایی نەگرتووە وەک خۆتان دەبینن سیارەی بچووک و خەڵکی ئاسایی زۆر بە شێوازێکی هێمنانە بێردا ڕەت دەبێت. داواکاریەکانیشمان ئەوەیە فەرشکردنی ڕێگاکەمانە کە ماوەی 7 کیلۆمەترەوە دووسایدکردنی ناحیەی بالیسان بۆ بەخشین وەکو سیمای شار بۆ ناوچەکە. داواکاری دووەممان هێنانەوەی کارتی نیشتیمان نییە و لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان ئێمە قەرار وایە بە هیچ شێوازێک ڕێگا نەدەین دەنگدان لەم ناوچەیە بکرێت. خەڵکی منتیقەی بالیسان قوربانی زۆری داوە، ئەنفال و چمیا باران و دەربەدەری و ماڵوێرانی و لەسەر ئەم حکوومەت و ئەم کیان و ئەم نیشتیمانە هەرچی قوربانی و زەحمەتە بەڕاستی داویەتی. پێویستە حکوومەتی هەرێم لە پای ئەم هەموو قوربانیدان و ئەم هەموو ئەزیەت و ماڵوێرانی و دەربەدەریە لانی کەم خزمەتێکی بچووکی منتیقە مافە سەرەتایەکانمان لە بۆ دابین بکە. داواکاری خەڵکەکەش داواکارێکی گشتیە، ینی لەلایەنێکی دیاری کراو نییە، کەس ئاراستەی نەکردین. حکوومەت تەنها دەمانەوێت گوێ لە خەڵکی گشتی بگری، مەلایانی لێە، جوتیاری لێە، کارمەندی حکوومەتی لێ، ینی هەموو چینی توێژەکانی ئەو کۆمەلگای ئەو مەملەکەتەی داوا یەک مافیەکە ئەویش فەرشکردنی زادەکەیە و هەروەها گواستنەوەی دایری نفوسی و کارتی زانیاریە بۆ بالیسان. داواکاری دانیشتوانی ناحیەی بالیسان لە سەرووی هەموو شتێک چاکردنی ئەو ڕێگا سەرچیە بە درێژایی کەمتر لە 10 کیلۆمەتر هاوکات نەبوونی چەند فەرمانگەیەکی حکومیە دووری ئەو فەرمانگە حکومیانە گرفتی بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە دروست کردووە. بەڕێوەبەری ناحیەکەش وێڕای پشتیوانی ئەو هاوڵاتیانە داخستنی ڕێگاکە بە چارەسەر نازانێت. ئەوانە داوای خزمەت گوزاری دەکەن حەقت شەرعی خۆیان داوا دەکەن بەڵام حکومەت شاتە سەرخەت و بەڵێنی پێداون، بەڵام نێرکوانە بێموتمانەیەک هەیە جەماوەر لەسەر بەڵێنەکان گوایە پێشتر زۆر بەڵێنیان پێدرێ ئیتر بۆیان جێبەجێ نەکراوە، بۆیە ئێستا سوور لەسەر داواکاری خۆیان. ناحیەی بالیسان لە سنووری قەزای شەقڵاوە سەر بە پارێزگای هەولێرە لە سەردەمی ڕژێمی بەعەز شوێنی مانەوەی هێزەکانی پێشمەرگە بووە. بۆیە ڕژێم لە ساڵی 1970 بە چەکی کیمیاوی بالیسان و شێخۆسانانی بەردوومان کردووە، ژمارەیەک هاوڵاتی سڤیلی ناوچەکەی شەهید کردووە. بۆیە ئێستا دانیشتوانەکەی بە مافی خۆیان دەزانن حکوومەتی هەرێم خزمەتگوزاری پێویستیان بۆ ئەنجام بدات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی بالیسان.